بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشوستانم، سرتاي درسك من بالصلوات الذي داري بيغمر صلى الله عليه وآله وسلم دس بأكين ولكوتا هنا سكاني مانجي مولودي مباركة. صلوات أنيرين بودي داري خوشوستمان وألين. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على حبيبنا محمد وعلى آل حبيبنا محمد. اللهم صل على شفيعنا محمد وعلى آل شفيعنا محمد. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. دائما لذاتي باش پروردگار رحمتو بزي و آرامي خوي بسلمان ببارنه. دلمان شادكا، دلمان بركا لخير و بركت. برزان و خوشوستانم كتابي زور نايابي الذريعة إلى مكارم الشريعة كراغبي أصفهاني نسويتي يشك لكتاب زور نايابا كان كبياماني كي زور قوريتيا لبابتي مروف ناسي زور قوري، لبابتي قرآن ناسيش هر زور قوري. أم كتاب نايابا زور بابتي بو إما باس كردوا لباسي جيانا، باسي صناعات ومكاسب بخشين وجود وبخيل. وأم بابتانيا بدريجي زور شتي بو إما باس كردوا لكوتاي أم باسيا چنشتيكي زور گرنگ بإما أليت. باسي مالمان بو أكات درسي بيشو باسي أهميتي مالمان كردوا. باسي أومان بو أكا الأدب في اقتنائه، چون إنسان كوي أكاتو مالكي ولا چر باز والرقايك وأتوان دزگيري بكا. أفرمي بيشترو تومانو باسمان كردو تومانا كمال يكيك لو خيراتاني كخواي قوري لسر زويا بلاو بخشي كردو تو خيري كي دو سري ومشترك. ممكنة إنسان أم مالا البچاك بياكاتو بچاك سرفيكا، بخرا بياكاتو بخرا بسرفيكا. دو سر مسائل مال إنساني إيمان داريش كسيك نية تنها أخروي به، كسيك أخروي ودنيوي. مالي أوي دنياي أوي آخرتي شوي، هردو كاني أوي هردو كاني بيوست. بويا فرمي هند جار أبي تسابي خير مال، هندك شر أبي تسابي شر. گرنگ إنسان أوان دبزانه كخواي قورا كرامته وحرمته كدانا وبقو كسيك صاحبي مال. خواي قورا درواني كتايبتي كروتولو كساني كصاحبي مال وأموال. أفرمي الشاعرك فرميتي الناس أعداء لكل مدقع صفر اليدين وإخوة للمكثر. هر إنسانك زوري هبه خلق بدوري وخر أبيته أو كسشيكا كمي هبيته نبوبي ونداربي وصفر اليدين بحكي لدس النبي خلق أبنى دجمني ودوري شوال أكل. فرموي أنا بيني ما نو كسيكا مالي هبو زور احترامي لأجيرا، زور بقورة سير أكرا، بحرمته وتماشا أكرا. ويا بيغمري خاص الله عليه وآله وسلم لفرما يشتكى أفرمي نعم المال الصالح للرجل الصالح. أي هاور مالك سروت سامان ودهاتك صالح وباك وجوان چه خيرك قورية كالدسي كسيك صالح وشاكا به شو كسا شاكا أزانة شوني سرفك شوني ببخشته. طلحة رضا ورحمة يخالي بالدعائك هي زور دعاك قورية. أفرمي اللهم ارزقني مجدا ومالا. هو يعني قوريم لنا وخلقا مجدا بي عطاك مالش بي عطاك هردوك. فرمويتي فإنه لا يصلح المجد إلا بالمال. قوري بو إنسان دروز نابي إلا بمال السرة دهاد نبي، ومالش بو إنسان دروز نابي
إلا بمجد قورين به كسيك قوربه لأستيكي برزة أفرميه بويا متنبي شعري كدا رجاء فرميتي فلا مجد في الدنيا لمن قل ماله كسيك مالي كان به قد ناتواني بيتا كسيك مجيد قورة كسيك شكوا مالي لدنيا نبيت ناتواني أو كسشك مجدي كان به ناتواني مالو داهاتي خوي دابين كاتو بيابك هندي لحكما فرميانا أقر فيري علم بوي بمالي شتهبه بيكوا أطلب العلم والمال ما تنها خليش علم با علمي جوار قرو مالش كوكروا تحوي الرئاسة أبي تخاوني الرئاسة وقوري خلقي چونك إنسان كان هرهم يا ابن الدوبش هندي كان خاص وتابت هندي كان عام وقشتين أواني كخاص قدري علم أزان أواني قشتين تنها قدري مال أزان نسيري مال أكل بوي مال الله إسلاما قرنجيكي زوري بيدراوا بلام كوكرنوي مال أبي همان إما أو بزانين كزور بالزحمة مال كو أبيتو وبأسانيش سرف أكريتو بخش أكريتو سركوتن برو دولمندي لجيانا زور صعب وقرصة بلام خلير بونو قلير بونو نزم بونو فقير كوتن زور بالسهلية لدز إنسانك أفرمي هركسك حول أدا مالكي كوكاتو زور بالزحمتي كو أكاتو چونکە ئەو شوێنانەی کە کەسابەتی لێ ئەکات و ئەوێ بە حەڵاڵی و بە حڕی و بەسەری بەرزەوە پەیدایکە زۆر زەحمەتە ئەو کەسەی کە محاولە ئەکات چۆن ماڵەکە بە سەهلی هاتە بەردەسی ئەو کەسە تەنها لە ماڵ تێگەیشتووە و ئەزانێت چۆن مامەڵەی لەگەڵا بکە و بە سەهلیەتە دەسی و بە سەهلیش ئەڕوە بۆیە ئەفەرمێت دوو جۆر کەسمان هەیە لەناو بەنی ئادەمە کەسێکمان هەیە فاضیل و بەڕێز و گەورە کەسێکیشمان هەیە بە پێچەوانەی ئەو أفرمي أو كسيك وفاضل وقورية كاتك ومالو داهاتي هي أو أني دل خوش بمالو داهاتك يحموشتي لمالو داهاتك بيننا زور كاتك مالو داهاتك أبينا فرمي ينقبض كاتك أي بخشي دلي خوش أبي ودلي قش أبي وشاي الرون أبيت أفرمي أم كسيك وفاضلة كمالكي كو أكاتوا ما بستي أو أني خدي مالك الزياد كالله يخوي نا تنها أي مكاسبي قوري دزگير به أي محمدي لنا خلق سباسي بك أبوي أبخشي الرجي بدورو بريا حتى وكو أو محمد وقوريا دزگير أبي أفرمي ناتوان مال لا يخوي كوكات أو جميكا تنها لبناوي أو نبيك بيبخشي لبناوي خوايا وبخشيك وسر خلقه بويا نظري كوري جوئية فرمويتي درهميكي لدراو لناو كيسي اما ناوستيتو اقرا ناقري يكسر در اتشيتو اروا اگر روجي كيش كومل درهم للاي اما كوبو تنها لبيناوي اوايك معروف وشاك كاري بيبكين لروجكانا اما كسيكي فاضلك ابو شوازل لما الارواني كسيكي نا فاضليش كاتك وكوي اكاتو مالكي زور دل خوش بيه ولا كاتي بخشينا زور بزحمد اي بخشي چونکە ئەو ماڵی تەنها لە پێناوی ماڵە ئەوێ زۆرن ئەوانەی کە ماڵیان لە پێناوی ماڵە ئەوێ زۆریشن ئەوانەی کە ماڵیان لە پێناوی بەخشینە ئەوێ ئەگەر ماڵ تەنها لە پێناوی ماڵە بێت ئینسان کۆکاتەوە حتمما ئەو کەسە خۆی نایخوا وەرەسەکە ئەی بە ئافاتی بۆیە خۆی گەور لە قورئانە کە باسی بەخشین ئەکا فەرمووی قل ئەنفقوا طوعا ئەو کەرها ببەخشن چ بە ئارەزومەندی خۆتان چ بە کەرھ و ڕق يعني چکە بۆ ئەگەر خۆت نەبەخشی هەر لێت وەرەگیرێتەوە فەرق ناکە خۆت ببەخشی یا نەبەخشی ماڵەکەت هەر لێ وەرەگیرێتەوە بۆیە ئینسانەکان دوو جۆرن هەیانە بە تەوع ئەبەخشێ خواخوایەتی ببەخشێ هەشیانە بە کەڕە طبعا ئەلەویات تەوع و کەڕە مەستەرن لە زمانی عەرەبیە لە جێگەی ئیسمی فاعل دانیشتن خوای گەورە نەیفەرمووە طایعینە کاریهینە فەرموویەتی یا ئەمەندەی پێ ناخۆشە کە ئەنەمە هەموو کوڕە لەوێ جێگەی بۆتەوە یا ئەمەندەی پێ خۆشە کاتێک کە ئەبەخشێ و ئەزانێ هەموو حیاتی خۆی ئەبەخشێ ڕۆحی خۆی ئەبەخشێ ئەوەندە بەلایەوە جوانە ئەو بەخشینە واتە وەسەتێک لەو نێوانە تۆ نابینی هەردوو سەرەکە طەوعاً ئەو کەرهەن لە ئینسانەکانە وجودی هەیە و تەواجودی هەیە ئەفەرمێ ڕێگاکانی کۆکردنەوەی ماڵ دوو شێوازێکیان بەبێ ماندووبوونی ئینسانەکەیە لە باو باپیرەوە بۆی ئەمێنێتەوە یا بەختی هەیە لە کۆکردنەوەی ماڵە بەبێ ئەوەی کەسابەتی کردبێ بەبێ وەریثە مالن ماڵێکی زۆر گەورەی بۆ هات یا کەنزێکی دۆزیەوە
یان کەسێک بوو بە هاوکاری هەتاوەکو ئەم کەسە دەوڵەمەند بێ بکەوێتە سەر قاچەکان و جۆرێکە لە ئینسانەکان کە ماڵکۆ ئەکاتەوە. جۆری دووهەمیان ئەوەیە کە بە زەحمەتی کۆی ئەکاتەوە، ئەچێت تیجارەت ئەکا، سەناعەت ئەکا، وردەوەدە کۆ ئەکاتەوە. ئەم جۆرەی دووهەمیان کە خۆی هەوڵ ئەدا هێشتا بەختی پێویستە. وشەی کەلیمەی بەخت هەندێک جار ملاحەزە ئەدەن ئەڵێن ئەمە قەدەرمان هەیە، بەخت نییە لە عینەکانە، بەڵام قەدەر و بەخت ئەکاتە یەک شت. کەلیمەیەکە لە زمانی عەرەبیە بەکارێ بۆ ئەو کەسەی کە حەظێکی باشی هەیە، پشتێکی باشی بەرئەکەوێت لای ڕەب العالەمینەوە. ئەفەرمێ بۆیە ڕاغیبی ئەسفەهانی کەلیمەی بەختی بەکارهێناوە کە کەسێک مەسەلەن بەختەکەی باشە، البەخت الصرف، یان کەلیمەی جەدی بەکارهێناوە کە جد بە معنای باپیریە، جد بە معنای چییە؟ بە معنای هێز و توانای ئینسان کە خۆی سەرفیکا، جدیش جد بە زەممی جیمەکە بە معنای بەختیەت، یعنی کەسێک کە شانسی هەبێ. ئەفەرمێ هەندێک جار بە شانز ئەم کەسە لەگەڵ ئەوەشە کەسابەت ئەکا شتێکی دەستگیر ئەبێ. واتە لە مەسەلەی کۆکردنەوەی ئەموالە دوو جۆر، جۆرێک ئەوە هەر هیچ کار و کەسابەتیش نەکردو دەوڵەمەندیش لە باو باپیرۆ بۆی ماوەتەوە، یان خوای گەورە خسوەتی بەسەر کەنزێکا شتێک، ئەوەشی کە کار و کاسبی ئەکا. جاری وایە کەسێک بین زۆر کاسبیەکە حەچی بە هیچ نابێت، کەسێک تر وەکو ئەو کاسبیەکە بەڵام هەیەتی، ئەوە یان بەخت یاوەریەتی، ئەویان بەخت یاوەری نییە. بۆیە لەگەڵ ئەوەشە کە خۆت ماندوو ئەەکەی، هێشتا قەدەرێکی ئیلاهی، نعمەتێکی ئیلاهی دەوێت لە مەسەلەی ڕزقە، پەنایەکی ئیلاهی دەوێت کە خوای گەورە ڕزقت بدا وردەوەدە بخاتە سەرسکە. گەنە ئینسان بە عەقڵی خۆی و بە جەهد و جیهادی خۆی نییە. زۆر کەسی عاقڵی، زۆر عاقڵ ئەبینی فەقیر و لات و دامەوە. خۆی ئەوە لە حەقیقەتە ئەو کەسی کە عاقڵ و حەکیم و دانای هەمیشە لە قیمەی ماڵداری بووە، بەڵام جاری وایە هەرچی ئەکا دەسی ناکەی، هەرچی هەوڵ ئەدا محاولەکە. نە، ئەمە تەقسیماتێکە. رب العالمين وكم قسمنا بينهم، يعني آياتك أفرميشي نحن قسمنا بينهم معيشتهم، إما معيشة كمان بسر أوانا دابش كرد. أم خالة زور قرنجك إما لو تيبقين ك دو جور رزق من هي لسرزي، رزقي فضل ورزقي كسب. رزقي فضل خوائدة، رزقي كسبي شو خد بكسبت بيك. کەسی وایە زۆر ماندوو ئەبێ بۆ ڕزقی کەسب، بەشی کەسبەکەی دەستگیر ئەبێ، بەشی کەسبەکە لە دەستی خۆتایە. یعنی ئێستا تۆ دوو کەس بێنە دوو دوکانیان کردوتەوە، کەسێکیان ڕووخۆش، قسە خۆش، تەبیعەتی نەرم لەگەڵ خەڵکە، کەسێکی تریشیان تند و تووڕە و مۆچن و ئەویان ڕزقی نابێ، ڕزقی ئەبێ. ئەمە بەشی کەسبەکەی، خۆت کەسابەتەکەی. بەشی فەضلەکە ئەو دەستە معنەوێ لە پشتەوە کە ڕزقەکەی تۆ ئەدا. بۆیە ئینسان ئەبێ هەوڵ بدە بە دوای ئەو شتانە بگەڕێ کە کەسبی معنەوی، یان بە دوای ئەو شتانە بگەڕێ کە گرێکوێرەی بەختی ئەم ئەکەنەوە. هەندێک جار ئەم ئینسانە محاولاتێکی زۆر ئەکا، سێرەکە شتەکانی نافرۆشێت، دوکانەکەی خەلەلێکی تێ ئەکەوێ. جاری من کەسێک دێ ئەڵێ وەڵاهی ماوەسە ئەو دوکانە زەخم و گەورەمەیە، کەس ڕووی تێ ناکە. ئەڵێم کاکە خەلەلێکەی، سڕێکەیە لەم دوکانە، تۆ ئەبێ بیدۆزیتەوە. سڕەکە چۆنە؟ بگەڕێ، محاولەکە لە خۆتا گۆڕانکاری دروستکە، لە دوکانەکە تا گۆڕانکاری دروستکە، لە ئیشەکە تا بجوڵێ، حەڕەکەکە لەعل لە شوێنێک لە شوێنەکانە خۆت ئەدۆزیتەوە. هەندێک لە زانایان قسەیەکی خۆشیان هەیە، حوکەمای کۆن ئەفەرمون هەر ئینسانە ڕزقی نەبوو کاسبەکەی خۆی نەدۆزیوەتەوە. ئەو کاسبەی کە قەرارە ئەم بیکار نەیدۆزیوەتەوە، شتێکی تر ئەکا، بڕۆ بگەڕێ ئیشەکان بگۆڕێ، لە ئەخیرە ئیشی خۆت ئەدۆزیتەوە، دەرگای ڕزقی خۆت ئەدۆزیتەوە. بەشی کەسبەکە لە دەستی خۆمانە، بەشی فەضلەکە لە دەستی خوایە. بۆیە کەسانێک ئەبینی هەل لە باو باپیرەوە بە دەوڵەمەندی هاتوون، خوای گەورە لەطفی لەگەڵا کردوون. ڕەحمەتی خوا لە ابن حەزم بێ. طبعا ابن حەزم خۆی سەرۆک وەزیرانە، باوکی سەرۆک وەزیرانی ئەندەلوس بووە، باپیریشی سەرۆک وەزیران بووە. طبعا زۆر لە دەوڵەمەندێکی گەورە. ئیمامی باجی مالیکی، طبعا مناقەشاتیان زۆرە پێکەوە. ئیمامی باجی مالیکی خۆی فەقیر، زانایەکی فەقیر، باوکی زانایەکی فەقیر، باپیری زانایەکی فەقیر. ئەفەرمێ کاتێک کە مناقەشەیان کرد پێکەوە دانیشتن، ئەفەرمێ ئەم عەبایی لەسەر شانی ئیبن حەزم بوو، احتیمال بوو هەموو ژیانی باجی هەر ئەوەندە سەرف بکە. ئیمامی باجی تەمەن کە مناقەشەیان کرد، ئیمامی باجی هەڵەیەکی کرد لە فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم. فەرمووی لێم مەگرن کە هەڵە ئەکەم،
محنەتەکان و زەحمەتەکانی ژیان تووشی هەڵەیان کرد. ئەڵێ ئیمامی ئیبن حەزمیش زانی ئیمامی بازی زۆر بە هەڵەکە تێک چووە. طبعا ئیمامی ئیبن حەزمی کە لەو کەسانەی لە فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قیمەی دقەتە، حتا عولەما فەرمون ئەگەر حەدیثێک ئیبن حەزم فەرمووی صحیحە گومانتان نەبێت لەوەی صحیحە، بەڵام ئەگەر وتی ضعیفە مەرج نییە، چونکە جاری وایە حەدیثێک صحیحە ئەمەندە مەرجەکانی ئەم قورسە بە صحیحەکەش ئەڵێ ضعیف، چونکە زۆر توند بووە لە فەرمایشت. ئەفەرمێ لە حەدیثێکە ئەویش هەڵەی کرد، فەرمووی لێم مەگرن ئەگەر جوانیەکانی ژیان و متعەی ژیان و هەی لێ کردم شتیم لەبیر بەرێتەوە هەڵەکە، چونکە چ ئەم سەری ژیان شتت لەبیر ئەباتەوە، چ ئەو سەری ژیان شتت لەبیر ئەباتەوە، چ جوانیەکانی ژیان شتت لەبیرەوە، چ ناخۆشیەکانی ژیان شتت لەبیر ئەباتەوە. بۆیە ئەفەرمێ ئەو کەسێکەوە ماڵک و ئەکاتەوە حەڵ بۆ ئەو بەشەی کە پشکی ئەوە با بڵێن شانز لەوە زۆرترە لە کۆکردنەوەی ماڵە، بەڵام ئەو کەسێکەوە خۆی مانوو ئەکا بۆ کاروباری ئوخڕەوی و بۆ ئەعمالی فاضل و بۆ ئەخلاقی بەرز هەمیشە ماندووبوون تایە ئەساس. بە بەخت نابیتە کەسێکی سابر، بە بەخت نابیتە کەسێکی حەلیم، بڵێ وەڵا بەختم هەیە کەسێکی قسە خۆشم، وەڵا بەختم هەیە کەسێکی دڵ پاکم، ئەمە ناوی بە خۆت ئەکری، ئەمە بە کەد و بە جوهد ئەکری. بۆیە ڕەحمەتی خوا لە ڕاغب بێ ئاەتێکی مبارەکی قورئان باسەکات، زۆر وردەکاری لەم ئاەتە پیرۆزا کردو. ئەفەرمێ لە سوورەتی ئیسراء رب العالمین ئەفەرمێ من كان يريد العاجلة، ڕاستەوخۆ ئەفەرمێ عجلنا له فيها ما نشاء لمن نريد. ئەو کەسێکەوە عاجلەی ئەوێ، ئەم دنیا بەسیط و سادەی ئەوێ، نافەرمێ با ئیشکە، ئەفەرمێ عجلنا له، خۆمان یەکسەر ئەیدەینێ، ئیرادەمان لەسەر هەر کەسێکە بوو ئەو کەسە پێمان بەخشی و پێمان عەتا کردووە. بەڵام ثم جعلنا جهنم يصلاها مذموما مدحورا، بەڵام لە کۆتایە ئەچێتە ناو جەهەنەمەوە کە زۆر زەحمەتی و زۆر بەزەم کراوی لەوێ خۆی ئەبینێتەوە. بەڵام لە بەسەلەی ئاخرەتە ئەفەرمێکی ومن أراد الآخرة وسعى لها سعيها. ئاخرەت بە بەخت نییە، وەڵا بڵێ بەختم باشە لە ئاخرەتە تا شانسم هەیە و ئاخرەت نە، وسعى لها سعيها إلا أبي السعي كي لمسألة آخرة أخلاق فاضل وعلم وقوري إلا هيش مجالي تاني أبي ختمانوكي إنجا إيمان دارج بي أو كتا فأولئك كان سعيهم مشكورا. أو السعي أو ما دونك كردوت لكاروباري آخرة دست أكي ورب العالمين يان ملائكة يان إيمان داراني قورا يان أولياء قورا همويان سبحانه گزاري تو أبن. بۆیە لە بابی دنیاە ڕاقیب ئەوێ پێمان بڵێ جوهد کە خۆتمان و کە ماڵ گرنگە لە ئیسلامە، بەڵام وا تەسەور نەکەی هەموو شتێکی ماڵ بە کەسبە، بەشێکی ماڵ بە کەسە و کەسابەتە، بەشەکانی تر بەخوا پێدانە، بەشەکانی تر بەو شانسەیەکەوە ئەو کەسە هەیەی. ئەفەرمی هەندێک لە حکەما فەرمویانە کورە ئەم مەسئلەی ماڵ و ئەمانە، ئەم شانس بوونە لە ماڵە تویان ئەمە چۆن یەتە پێشچاو کە ئەنەما بێنە پێشچاوی خۆتان. ئەفەرمێ ئافرەتێک کوێر کەڕ حەج نابیسێ و قەڵە و پارەیەکی زۆری لە باوەشی خۆیان خەڕ کردوت، نازانێت کێ دۆستێتی و کێ دژمنێتی و کێ لێوەتی ئەپەڕێ و کێ چۆن، هەر بەینە دەستێک بەرز ئەکاتەوە هەندێک لە پارەکانی خۆی فڕێ ئەدا بە کەسێک، ئەو کەسە دەستگیری ئەبێ، احتیمال لە دوژمنی ماڵ بێ، احتیمال لەگەڵ ماڵ بێ، احتیمال لەگەڵ ئەم پیرە نەبێ، حەقی نییە بەسەرەوە، هەچکە لێوەتی ئەپەڕێ جار و بار قەدەرێکەوە ئیدات، جار و باریش هەندێک لەوانەی کە لێوەتی ئەپەڕن لوشیان ئەدا هەرچی پێیانە لیان وەرئەگرێتەوە ئەیخاتەوە باوەشی. ئەم دنیای ڕێک بەم شێوازەیە تەشبیه نەبێ، بێنە پێش چاوی خۆتان، هەندێک جار شتێکت دەسەکەوێ هەندێک جار لێت وەرئەگیرێتەوە یەت ئەڕوا. بۆیە ئینسانی عاقڵ لە کاتی بوونە لە خۆی ناگۆڕێ، لە کاتی نەبوونە لە خۆی ناگۆڕێ، هەردوو یەکسانیەک لە حیاتیا هەیە، فەضیلەتی ئینسان لەما دەرئەکەوێ. ڕەحمەتی خوا لە مامۆسای خاڵ بێ لە باسی کەس و ناکەسە، شتی زۆر جوانی هەیە، کتێبەکەی بە ناوی ناڵەی دەروون، ئەگەر توانیتان بخوێنەوە زۆر لەزەتی لێکەن، مەقالاتی زۆر جوانی مامۆسای خاڵە. ئەفەرمێ کەسێکەوە ناکەسە، ئەفەرمێ ئەگەر شتێکی بەسیتی هەبێ یەکسەر لە خۆی ئەگۆڕ، ئەڵە بەس ئەو کەسێک کە کەسە نە پلە و پایە و مەنسەب، نە پارە و داهات، نە شەهادە، نە هیچ لە خۆی ناگۆڕێ، ئەو کەس نایگۆڕ، لە ئاستی خۆیە و لە شوێنی خۆیە و لە جێی خۆی ئەمێنێتەوە، تەبایعەکانی جوانتر ئەکە، ڕۆژۆ جەنگ ئەکە،
چکە تەبایعەکان هەمووی بە جەنگ بۆمان دروست ئەبێ بەڵام ئەو کەسێک کەوا لە خۆی ئەگۆڕێ حتمەن شایانی ئەو شتە نییە کە خۆی گەورە پێی عەتا کردو. ئەفەرمێ فەضائیلی ئاخرەت بەڕاستی ئەبێ خۆت زۆر مانووکەی بووی، یعنی ئەگەر خۆت مانوونەکەی چۆن شەو نوێژت پێ ئەکرێ، ئەخر ئەگەر خۆت مانوونەکەی چۆن دەستنوێژە پێ ئەیگیرێ. ئەزانم موسڵمانە چەند دەستنوێژەگرن، چەند مانووە بن لەگەڵ دەستنوێژە، سەرما گەرما گورە زۆر زەحمەتی ئەبین، لە غوسلا چەند مانوو ئەبن، لە نوێژە چەند مانوو، لە ڕۆژوە چەند مانوو ئەبن. جاری وایە ئەو ڕۆژگارە سەختە درێژە ئەم موسڵمانە بە ڕۆژوە بن. ئەزان جاری وایە شەوگار ئەمەندە کوردە فرێ چاونوقانەیەکەوی کەسی ئیمانداری وایە هەڵ ئەسێتەوە خەریکی شەو نوێژ و تاعەت و عەبدایەتی هەمووی ماندوو بوونە، ئەچی بۆ حەج هەر ماندوو بوونە، لە خزمەتی قورئان ئابی هەر ماندوو بوونە. بڕواکەن ئەزان ژیان چە ماندوو بوونێکی تایە، وەرە تۆ خەریک ئەبی لەگەڵ ماڵ و مناڵتا و پەروەردەی ئەکەیت و بۆی ئەفەرمێ ژن و مێرد هەردووکیان لە فەرمان بەچاکە و ڕێگری لە خراپن حتا ئەو ڕۆژەی ئەمرن. چکە هیچ ماڵێک نییە بێ ململانی، هەر ماڵەکان ململانەی تایە، ئەم ئافرەتە ئێوە جوانترین ماڵی ئەم پیاوە ئێوە جوانترین ماڵی هەبێت، تەبیعەتیشیان وەکو یەک نییە، هەردووکیان پێکەوە لە شوێنێکە گرفتارە بن، بەڵام هەموو سانیەکیان وەکوە بانگەوازکە. بۆی ئیبن ڕەجەب ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ململانەی ناو ماڵەکان جوانی ناو ماڵەکانە، ئەفەرمێ فەرمان بەچاکە و ڕێگری لە خراپەیە، ئەفەرمێ ئەگەر پیاوێک لە هەموو حیاتیە دەعوە و بانگەوازی نەکردو بەڵام خێزاندار بوو حتمەن دەعوە و بانگەوازی کردو، ئافرەتێکیش بە هەمان چەشن کە پیاوی هەبوو هاوسەری هەبوو ئیلا هەندە دەعوە و بانگەوازە بووە، چکە هەوڵی داوە محاولەی کردووە هەر چۆن ئەوێ لە جۆرێک لە جۆرەکان بتوانێت پەیامە جوانەکەیە جوانی ئینسانیەت بۆ بەرامبەر بگەێنێ. بۆی ئەفەرمێ وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى. تۆ لە ئاخرەتە بەس ئەوەت هەیە کە لێرە پێی مانوو ئەبی، بەڵام لە دنیای مەرج نییە، احتیمالە بە مانووبوون دەسەکەوێ، احتیمالە بە شانس و بەخت دەسەکەوێ. گرنگ ئەوەیە ئێمە ئەم ماڵ و داهاتەی کە خوای گەورە پێمان عەتاءەکە بەتایبەتی لەم زەمەنا کە خوای گەورە زۆر لوتفی لەگەڵا کردوین، زەمانێکی ئەوەیە کە ئینسانەکان تێرن. تەسەوورەکەن لە جیهانە هەندێکمان زۆر شت لە لاشەمانە نوقسانە لەبەرەوەی خواردنێکی باشمان نەخواردووە، هەندێکمان بەعکسی ئەوانەوە نەخۆشەکانمان پێچەوانەی ئەوانن، ئەوەندەمان خواردووە لاشەمان پێویستی بە خاڵی بوونەوە هەیە، هەندێکمان ڕێجیمەکەین، هەندێکمان محاولەکەین نان بخۆین. جیهان بەم شێوازەیە، بۆیە ئینسان ئەبێ زۆر عاقڵانە مامەڵە لەگەڵ ئەم عمرەی ئێرەیە بکە. بەخوا ئەم عمرەی ئێرە زۆر کەمە، هەمومان خوای گەورە عمرێکی پێ عەتا کردوین، ویستومانە هەر پەیداوین زۆر شتی پێ عەتا کردوین. کاتی ئەومان هاتووە خوامان بوێ، کاتی ئەومان هاتووە کە پەیوەندیمان لەگەڵ ئەوە جوان ببێ. لعل رب العالمین دەرگا خێرەکانمان بەسەرا ئەکاتەوە و دەروی خێرمان لێ ئەکاتەوە. ئەمان کاتە ئەو کەسانەی کە بە معنای کەلیمە لە دنیا تێگەیشتوین، لە ماڵ تێگەیشتوین، ئەزانین بۆ ماڵکۆ ئەکەینەوە، ئەزانین بۆچی سەرفی ئەکەین، ئەزانین لە پێناوی چییە بەختی ئەکەین. کۆتا قسم لە خزمەتانە، ئینسان لە قیامەتە 4 پرسیاری لێکرد. ئەزان 2 پرسیارن باسی ماڵە. کۆساری شاعر قسەیەکی هەیە، شعرێکی هەیە، پێشەکی شعرەکەی ئەفەرمێ هەر یەک لە ئێمە خۆی دەبێ ڕاست و ئامادە بکە بۆ کەمەندی لە زنجیر دروستکراوی 3 پرسیاران کە لە ڕۆژی ڕاستاخێز و دواییدا ئەهاوێنرێنە ئەستۆی، جا پێی خۆش بێیان نە. یەکەم ئەو ماڵ و دارایەت لەکوێ بەدەستهێنا، دووهەم لە چیتدا سەرف کرد و بەچی کۆتایی پێهێنا، سێهەم لاشت بەچی ماندوو ڕزان لە پێناو چیت مەرگ هێنا، سێهەم 2 پرسیارە خۆی بۆ خۆی لاشت بەچی ڕزان بەچیش کۆتایی پێهێنا مردی. تۆ 3 پرسیاری لێ ئەکرێ، 2 پرسیار ئەوە ڕەبتی بە ماڵەوەیە، پرسیارێکی ڕەبتی بە عومرەوە هەیە. لە قیامەتە ئەمە پرسیارەکانی تۆ هەموو ژیانی تۆ لەسەر ئەمەیە کەوا بوو تۆ ئەبێ بزانیت چۆن کۆ ئەەکەیتەوە، چۆن ژێبەخشی. ئەمە ڕەحمەتەکانی ڕەب العالەمینە بەسەرمانەوە، ئەمە جوانی و جەماڵەکانی خۆیە جەل جەلالوهو بەسەرمانەوە کە ئەم هەموو نیعمەتەی پێداوین، بزانین چۆن قەدری ئەگرین، چۆن جوان سەیری ئەکەین، چۆن مامەڵەی لەگەڵا ئەکەین، چۆنش ئەیبەخشین لە پێناوی خۆیە جەل جەلالوهو. داوامان لە ذاتی پاکی پەروەردگار لێ ئەپاڕێنەوە ئەلاڵێنەوە، خوای گیان ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە. ئیلاهی داوات لێ ئەکەین دڵمان ئارام کە، خوایە داوات لێ ئەکەین ماڵەکانمان ئارام کە، خوایە داوات لێ ئەکەین مناڵەکانمان ئارام کە،
خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت شارەکەمان ئارام کە خوای داوات لێ ئەکەین ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بخەرنەوە ئارامیەوە یا رب العالمین خوای دەستی یەهود و نەساڕامان لێ ببڕە یا ئەکرەم الئەکرەمین بمان خەرەوە سەر قاچەکانی خۆمان بەهێزمان کە تۆکمەمان کە ئیلاهی هانای خوێنی تکا و هانای فەقیری و زەلیلی مسلمانان هانای لاوازی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی بۆ لای تۆ بەرزەکەینەوە خوای تۆ خۆت بە هانامانە وەرە تۆ خۆت دروستمان کە تۆ خۆت بەهێزمان کە تۆ خۆتمان گەڕە لەو عەبدانەی کە سەربەرزی ئەم دنیا و ئەو دنیایان ئەکەی یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە نعمەتی زۆرت پێ عەتا کردوین خوای گیان نعمەتەکانمان بۆ زیاد کە لێمان وەرمەگرەرەوە خوای نعمەتی چاوت پێ عەتا کردوین بە بەهێزی چاوەکانمان بهێڵەرەوە نعمەتی بیستنت پێ عەتا کردوین نعمەتی ئیلاهی بۆنت پێ عەتا کردوین نعمەتی هەست و قسەت پێ عەتا کردوین نعمەتی عەقڵ پێ عەتا کردوین بۆمان زیاد کە یا رب العالمین نعمەتی لەشساغی بەسەرمانە بهێڵەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئەوانەمان کە نەخۆشن شیفایان بۆ بنێرە یا رب العالمین ئەوانەمان بێ حاڵ و ماڵن ماڵداریان کە ئەوانەمان بێ مناڵیان پێ عەتا کە ئەوانەمان بە مناڵیان ساڵح کە ئەوانەمان گرفتێکیان هەیە خۆیان گرفتەکانیان بۆ چارەسەر کە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیاد کە تو گەورەی خۆت ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حرام نەبین یا رب العالمین خوای گیان بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی هاوار تەنها بۆ لای تۆ بەرزەکەینەوە تۆ خۆت دروستمان کە بۆ خزمەتی دینەکەت یا رب العالمین تۆ خۆت بەهێزمان کە لە خزمەتی دینەکەتە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئارامی بەسەر دڵ و دەروونمانە پەخشکە یا رب العالمین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە یا ربی خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە مردوو زیندویان خوای لە گوناهەکانیان ببورە یا ربی خوای لە گوناهی برا خوشەکانمان ببورە یا ربی خوای لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببورە یا ئیلاهی لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە لە گوناهی خۆشەویستانمان ببورە لە گوناهی مردووەکانمان ببورە ئیلاهی هەر کەس پیاوەتێکی لەگەڵا کردوین لە هەموو عمرمانە خوای لە گوناهیان ببورە یا ربی خوای گیان ئەوانەی کە زوڵمێکمان لێکردن خوای لە گوناهیان ببورە ئەوانەی زوڵمیان لێکردن لە گوناهیان ببورە هیدایەتمان بدە دڵمان یەکخە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ماڵەکانمان ئارام کە خەوەکانمان ئارام کە یا رب العالمین مردن و سەرمەرگمان ئارام کە یا ئەکرەم الئەکرەمین خوای بمان گێڕە لەو عەبدانەی زۆر بە ئارامی ئەم ماڵی ئێرە بەجێ ئێهێڵن خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت بمان گێڕە لەو عەبدانەی لە سەرمەرگە لەو پەڕی هێز و تواناوە شایەتومان ئەهێنن یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت بە بەزەی خۆت سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین خوایە بە دڵ ئێمە ئەومان خۆشەویستی دڵی ئێمە پێ بگەێنە خوایان بە دڵ ئەمانەوێ سەڵات و سەلامی بۆ بنێرین سەلامەکانی ئێمە پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه يقول لقناه من الشيء وجبور خواه لمن قبولك